لە چی دەترسیت؟ خدا هەیە قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا. واتە زۆر مشکتماندی مەکە بە خەمەکانت بە کێشەکانت. خەم بە چیە خۆیت؟ خەم لە شتێکە خۆت تۆ لە بەردەستی خۆت نییە. لەبەر هەموو شتەکان عاید بە خۆی گەورەیە، لە بەردەستی ڕەب العالەمینە. هەر شتێک کە خۆی گەورە نووسیبێتی ئەوە خۆی گەورە هەر ئەوە جێبەجێەکە. ئەگەر پێی دایت نیعمەتی خۆی گەورەیە، ئەگەر نەیدایت حکمەتی ڕەب العالەمینە. واتە دڵتەنگ مەبە. شتێک کە ڕۆیشت خەمی پێوە مەخۆ و زۆر بیریشی لێ مەکەوە. وە شتێکش کە داهاتووە و هێشتا ماوێتی وەی لێ مەکەکەوە، چکە هیچ کێشەک لە بۆ چارە ناکەن. مێشکتی پێوە ماندی مەکە. ئەوەی ئێستا لە بەردەستتە بە شێوەیەک بژی کەوا زۆر زۆر سادە و ئاسایی بێت. هەندێک جار ماندوو ئەبی دەکەویت، بەڵام تێدەپەڕێ و هەڵدەستیتەوە، ژیانی ڕێک دەکەیتەوە. لە کاتی دڵچەندیت مێشکت ماندوو مەکە. وانەکەی ماندیبوونەکەت کار بکاتە سەر ژیانت کەوا داهاتووە، بەڵکو و بەرنامەی باشتر و جوانتری لە بۆ دابنێ. وامەزانە دنیا وەستا و ئیدی کۆتاییەکەیەتی. نا، متمانەت بەخوای گەورە هەبی، وا بزانە خوای گەورە لە هەموو کێشەکان گەورەترە. هەموو شتەکان بەخوای گەورە بەجێبێڵە و دەستیشت بەرمەدە. ژیانی خۆت بۆ هیچ کەس وێران مەکە. پشت بەخوای گەورە ببەستە، هەر ئەوەندە بەسە. بەخواتان ئەسپێرم.